دیارە ئەم جۆرە کۆنفرانسانە بایەخی ئێجگار زۆری هەیە. بە تایبەتی ئەمڕۆ من خۆشحاڵ بووم کە ژمارەیەکی زۆر لە پزیشکانی دەرەوەی هەرێم، پزیشکانی ئەوروپا، پزیشکانی کورد و پزیشکانی بیانیش کە لە ئەوروپان هاتوونەتەوە بۆ ئەم کۆنفرانسە، نەک لە ئەوروپا بەڵکو لە هەند و لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکاش، بۆ ئەوەی کە لەم کۆنفرانسەمدا بەشدار بن، بۆ ئەوەی کە کۆمەڵێک توێژینەوەی زانستی و کلینیکی باس بکەن و پزیشکانی کوردستان ئاشنا بکەن بەو گۆڕانکاریانەی کە لە جیهان و لە دنیای تەندروستیدا لە دنیای زانستا ڕۆدا. دیارە بەڕاستی من ئەمڕۆ خۆشحاڵ بووم کە بینیم پزیشکانی کوردستان شان بەشانی پزیشکەکانی ئەوروپا و هەرێمی دەرەوەی هەرێم بەشدارن لە توێژینەوەکاندا، بەشدارن لە پێشکەشکردنی بەحسەکانیان و پێشکەشکردنی ڕسێرچەکانیان. دیارە ئەم توێژینەوانە بایەخی کلینیکی بۆ ئێمە هەیە، وەکو وەزارەتی تەندروستی بایەخی بۆ ئێمە هەیە کە ئێمە بتوانین لە پراکتیکەڵی نەخۆشخانەکانمان و ڕۆژانەدا ئەم توێژینەوە تازانە پێشکەش بە وەکو خزمەتگوزاری پێشکەش بە نەخۆشەکانمانی بکەین. بۆیە ئەمە من پێم وایە ئەمە حەدەسێکی گەورەیە یاخود ئیڤێنتێکی گەورەیە و شاری سلەیمانی شاری ڕۆشنبیری و شاری زانستی و هەردەمیش کە بەڕاستی تەندروستێکی باش و لوتکەی هەبووە، بۆیە کە ئەو ژمارە زۆرە ئەمەوێت دەستخۆشیش بکەم لە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆی سلەیمانی و کۆلێجی پزیشکی و مامۆستایانی ئەم کۆلێژە کە هاوکات پزیشکی وەزارەتی تەندروستیشن و بەردەوام بن لەم جۆرە کۆنفرانسانە. بەس بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا بەرزی و گەورەی ئاستی کۆلێجی پزیشکی لە سلێمانی پیشانەدات.